بانیتان باشاری وڵا بێگومان دێچێک لەو گلەیانەی کە بە بەردەوام لە خۆمە کرێڵەن هەموو هەینێک لە دەرەوەیە ئەچێ بۆ سەیران بەڵام ئێمە نابە بەڵام لەگەڵ خۆتا خۆشی بوو سەبارەت بە یاپراخەکەی وەڵای ئەوش قسەیە یاری سەبارەت بە یاپراخەکەش من حەزم لە هینە بە بڵێن پەراسووە بە یاپراخەوە پەراسۆکەی خۆی زیاتر پەراسۆکە زیاتر بەڵە بەڵە وەڵا ئافرین اینجا تخوا پەراسۆ بۆ خەیتە یاپراخەکە و بیبرژێنێت بەڵە بەڵە باز ئێوێ حەوت پەراسووی لە ئومەتی محەممەد زیاتر ئایدرا بتێ ئەگەر بتێ یاپراخ بخۆیت ئەوە لەی کوێ ڕێ باس پێمان بڵێ بزانین چی بۆ کۆمڕۆ بەڵێ وەڵام من لە شارباژێری ڕەنجینم بە هەزاران خێزان نەتوانم بڵێم ئەمڕۆ هاتوونەتە ناوچەی شارباژێر بەهۆیەوەی کە تونێلی پێشڕە و لە سلێمانیەوە بۆ شارباژێر زۆر قەرەباڵغ بوو ئێمە نەمانتوانی لە تونێلەکەەوە بین بە ناچاری بەسەر ئەزمە ڕاواتە و شەقامە کۆنەکەی کە پێش دروستکردنی تونێلەکە هەبوو لێەوە بەرەو شارباژێراتین لەوێش تا ڕادێکی زۆر قەرەباڵغ بوو هەرچەندە شارباژێر ناوچەیەکی فراوانە و هەتاوەکو مانگێکی تریش سەیرانگایەکی گەورەیەم کوردستانێ بۆیە جێگەی دەتوان بڵێم سەدان هەزار خێزانی تیا بێتەوە بۆیە قەت قەرەباڵغ دەرناکەوێت چونکە ڕوبەرەکەی زۆر فراوانە جا ئەچیتە هەر شوێنێک خێزانە بینی کە بە جلی کوردیەوە هاتوون و دووکەڵە بینی لە بەشێکی زۆری شوێنەکان کە بە نێوان دارەکانە بەرزەبێتەوە بەرەو ئاسمان واتە هەم ژینگەی جوانی باری ئێرە وەکو ناوچەکانی دیکە جوانە و هەمە و خێزانانەی کە بەجلی و بەرگی ئاڵوواڵای کوردیەوە هاتوون ناوچەکان زیاتر جوان کردووە سڵاتان لێبێ هەمووی ماشەڵا جلی کوردی لەبەرە تۆ لەبەرتانە منیان هێناوە بەس بۆ ئیشکردن ئاگرەکەم بۆ چایە بۆ لێنێم و ئیتر ئەمڕۆ ئیشەکان لەسەر منە لە سعات چەند هاتوون وەڵا لە سعات 7:30 لە ماڵ دەرچوینە بەڵامی تر بەیانی زوو گەرستینە ئێرە چەند ئیش کردووە لە بەیانیەوە تا ئێستا چووم جارێ ئەو چەمە هەمووی گەڕا من زۆر حەزم لە دەشت و دەرە هەنێ چیلکەودارم کۆ کردەوە ئەو برادەرانەی کەمان تۆزێ درەنگ هاتن وتم با جارێ چایە لێنێم تا ئەوان دێن چاکەشیان بۆ حەزرە بێ ئەوان بەس بۆ دەمەتەقی هاتوونەوە ناکوورەی سەهەڵە پەڕینێر تا لەکوێ وانە ئێمە کەرکووکین کەرکووکیش باوایی جا باوای زۆر بەناو بانگە بۆ هەڵپەرکێ من بینی ماشەڵا کە بینیم قەرەباڵغ بوون لە دوورەوە کە هاتمێرەی تازە تۆ هاتیێمەوە کاتە گەشت بوون ئەمان ئێستا دابەزیونی تا یەکێ لە شوێنێکا جێ بۆ خۆی خۆشەکات تۆرێکی جێ چاکە بەڕێزی بەخێر زۆر سپاس ئەڵێ ئەمڕۆیەوە بۆ دانیشتن و دەمەتەقی هاتوون وەڵی چۆن هەریشی خۆمانەکەین بەزی تر خۆ دەزانی لە سەریان دایم پیاو ئاگرەکاتەوە خۆیەوەش لە هەمووی زەحمەتترە ماشەڵا ڕۆژەکانێکی هەمووی لە ماڵەوە ئارەوەڵا بەزی تر سەیران پیاو هینەکە مەسوولیات هەڵەگرێ ئەم ساڵ بۆ چەند شوێن ڕۆشتون وەڵی لە دوای جەژنەوە هەموو جمعانانێ دەرچوین بۆ دوکان ڕۆشتوین تر بۆ سوورداژ ڕۆشتوین زۆر دەرچوین شوێ زۆر خۆش بوو کە لەم هەفتانەی ڕابردووە ڕۆشتون وڵی خۆی هەمووی خۆشە خانمانە لە کوردیانە دنیا بڵێن فێڵک بۆ پیاوان لەبەر ناکەن بۆ پیاوان خەرجی کار بێ ئەو پرسیاریان لێ بکە گەرمەکە ئاوە بەرەو شارباژێرین جۆ لێم بڕێ باس هەری ئەڵێ با بڵێن خانمان لە بەڵێ هەریەوە پرسیارەکە دەگەێنم یاڵا دێفەر ئەڵێ بۆیە جلی کوردی لە بەرەکەن بۆی زیاتر دانیشتن و نەچن بەلای هەگرەکە پرژی هینیان بەرنەکەوێ وڵی ڕاستە بزە بدووە دروست کرد ئەوت لەوێ منێ با دووکەڵەکەی نییە بەسەر جێگاکەمانە وتم با بڕۆینەوە بۆنی دووکەڵمان لێبێ خۆشە ئەیوایە تۆ شەم ڕۆژ ناکەیە وەڵی زۆر نە بۆ باوکیان دامناوە ڕۆژانی کە هەر من ئیشەکەم ئەرکەکانە چۆن دابش کردووە وەڵی ئتر خۆم زەڵاتاکەم باوکیان ئاگرمان بۆ کاتەوە کوڕەکەشم کەبابمان بۆ لێدا سپاس دەکەم بەڕێز بەڵێمە بە هەڵپەرکیە بەناوبانگین چەند جۆری هەڵپەرکی ئەمڕۆ تاقەکەن لێرە وەڵی ئترەوەی بیزانین بەڵام باوایی هەڵپەرکیەکی خۆی هەیە هەڵپەرکەی عیب نەبێ بە چۆک هەڵەپەڕن زۆر هەڵپەرکێکی تایبەتە تۆ پامە چییە لەم ڕۆژا کە ڕۆژی هەینی و ناوچەیەکی جوانە خۆشحاڵم بە هاتنتان و منیش خەڵکی کەرکووکم بە میێوانی هاتووم
بەڵێ سەلام سپاس دیارە هەمویان گرنگە بپارێزنی ترەوەمان زۆر بەلاوە گرنگە بەڕاستی ئێمە کە دایماچینە شوێنێ ئەو شوێنە پاکەینەوە دوای ئەوە زۆر زۆر خۆمان هەرچیە لەگەڵ خۆمانەی بینەوە خۆڵەکانیش هەمووی هەموو کاتێ واکەین زۆر زۆر زەرورە زۆر سپاسانەکەم بە خۆشیتان بێ ئینشەڵا زۆر سپاسانەکەین زۆر سپاسانەکەین ئاری ماشەڵا زۆر بەخۆڵکنم خێزانەوە بێگومانە و قسەی کاوان کردیان بۆ هەموو خێزانێک ڕاستە کە کاتێک دێنم ناوچە جوانانەی کوردستان پێویستە لە دوای خۆیان ژینگەی شوێنەکە پاک بکەنەوە بۆ ئەوەی هەفتەی داهاتوو کە خێزانێکی تر هات ئێرە پاک بێ بتوانێت لێرە بمێنێتەوە و سەیرانی خۆیان بکەن یاپراقی کەرکووکیش بەناوبانگە فرسەت بێنە ئەوانە گەر ڕایپراقیان هێنا یاپراقیان خۆشە ڕاست ئێمە پیاوانی کەرکووک هەر حەزمە لە یاپراق نییە بەلایە ناچین بەسەوان لە ماڵیش لێنێن من ئەو نیوەڕێ نایەمەوە بینە دەرەوە ژنەکانش حەزی لێ نییە یاپراق خۆر نیمان منەتی گەڵامی و دەرچووە لێی نەناوە دەتۆ بزای علی حەزی لێی نییە لەگەڵ بناگونجێ خۆش بێ ڕێ باس پاسکەوتۆ ماندوو نەبی شەڵا هەموو کەسانە ژەمڕۆکە لە گەشت و سەیرانن هەمیشە لە خۆشییا بن لە شادیا بن نەوە لێ ئەزانێ بەگاڵتە چۆتە لای هەستەکەم زانی یاپراقیان پێێنێ بووە لەو هەموو گەشتیارە چۆتە لایەوە من بەزنیاز بۆم سەری منجڵیش پێڵ بەم و دەنگی گێر پێ بخۆم بۆ وتم زانە یاپراقیان پێ نییە بەڵام من باش فرسەتەوە فرێ خۆی کەوتووە تۆز